کوردیەکم دەوێ ئازا و بتە و سەفەریم هەیە بۆم بکاوە شەو نەعەجەم نەعارەب نەتورک کەس پێ نەزانن داگیرکەرانن لە کوردستانن بۆ مزگەوتەکانی ئیمڕۆ لەم ڕۆژەیان وت وحسبنا الله من نعم الوكيل عالمي كات لا اله الا الله دري بدل داوا اكم ام خلك بكچ كر خاصه شيخ كان ما واجن شيخين عبايا كان شاني انا لبنت عزيز كان دانشتن بايك مليون دينار بين فريدن انا امو حبو ابو شارك ما ابو خومان يبي بيشخد ام تشاك بياوتي ام حسنات بخيد بيشخد بو عالم وادانا داوامي شيء لو او خويا برپرس زاري لمشارع او زيادر بي هاوكاري بكا زیاتر بیا هاوکاری بکە و دەنگ بێ بە دوعا بێ بە مزگەوتەکان بێ بۆ مزگەوتەکانی ئیمڕۆ لەم ڕۆژەیان وت وحسبنا الله من نعم الوكيل عالمي كات لا اله الا الله بۆ ئاەتەکانیان نەخوێناوە بۆ هاتنەوە ئیدانەیەکێکم ئیدانە چییە بابە ئیمڕۆ لەوانە بەیانی لێ ئێمەیە لێتان ئاان بێت توش ئێمە شتێن چونکەم قانع وا بزانم باش لە فیکر منی ئەڵێ کوردیەکم دەوێ ئازا و بتە و سەفەریم هەیە بۆم بکاوە شەو نەعەجەم نەعارەب نەتورک کەس پێ نەزانن داگیرکەرانن لە کوردستانن مەسەلەی کوردە و لە کورد ڕووی داوە ماڵە خاوەن ماڵ حەرام کراوە